گەورەترین بکوژی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دوای نەمانی داعش ڕووداوەکانی هاتوچۆیە. لە 8 ساڵدا نزیکەی 50,000 کەس بووەتە قوربانی بۆ هۆی ڕووداوەکانی هاتوچۆوە. بە گوێرەی نوێترین ئامارەکانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم لە 2018ەوە هەتا کۆتایی مانگی هەشتی ئەم ساڵ ئەگەر حسابی بکەین زیاتر لە 20,000 ڕووداوی هاتوچۆ لە هەرێک لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆڵ ڕوویانداوە. بەهۆیانەوە زیاتر لە 3,000 کەس گیانی لەدەستداوە و نزیکی 40,000 کەسیش بریندار بوون. هەتاوەکو دێت ژمارەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان زیاد دەکات. ئەنواع سیارەی چینی و کۆری و یابانی و ئەمریکی و ئەڵمانی و کورە تەنانەت هەندی و ئێرانیش خۆیانەکەن بە هەرێمە. توانیمانە لە ڕێی دامەزراندنی کامێرەکانی تۆمارکردنی تیژڕۆیی کامێرەی پۆینت پۆینت، کامێرەی جێگیر، کامێرەی خولاو، کامێرەی ترافیک لایتەکان، کامێرەی ئەمڕۆ بۆ نمونە لە هەولێر کۆمەڵە کامێرەی دیکەی پێچکردنەوەی شەقامە سەرەکیەکان دەستیان بەکار کرد. ئەمانە هەموویان بۆ کەمکردنەوەی ئەگەرەکانی ڕووداوی هاتوچۆن. ئەم بەڕێزا هەمن میرانی بوو بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ باسی لەو هەموو جۆری کامێرایانە کرد. بەڵام سرەڕای ئەم هەموو کامێرایە هەتاوەکو ئێستا ڕووداوەکانی هاتوچۆ کۆنتڕۆڵ نەکراون و ئامارەکانیش مەترسیدارن. لە 8 ساڵەدا بە تێکڕایی ساڵانە 3,000 ڕووداو ڕوویانداوە و نزیکەی 9 ڕووداو لە هەر ڕۆژێکدا شیوەنی خستۆتێکێک لەم ماڵانەی هەرێمی کوردستانەوە. جارێرەوە دەمەوێت بیرتان بهێنمەوە لە کاتی شۆفێریدا پشتێنی سەلامەتی بەکاربێن و لە تیژڕەوی بەدوور بن. هەمیشە خۆتان بپارێزن چونکە ئەم کامێرایانە جیازێکی وا دروست ناکەن.